وڵای زان و خۆشەویستانمان بوونی سەلامەتی لە ماڵ لە باڵەخانە لەو شوێنەی کاری تێدا دەکەین لە هەموو شوێنێکە گرنگی و ئەهمەتێکی زۆری هەیە. لە ڕابردوودا لاوانەیە بە جۆرە جۆرەکان کەمێک ئەمە گرنگی پێنەدرای، بەڵام خۆشبەختانە لە ئێستادا بە جۆرە جۆرەکان بەهۆی بوونی ئەندازیاری میکانیکی زۆر شارەزا، کەسانی زۆر شارەزا هەوڵ دەدرێت گرنگی بەم بابەتە بدرێت بۆی کە سەلامەتی هەموو لایەک بپارێزرێت. بوونی سیستەمی میکانیکی لە نێو باڵەخانەکان لە نێو ماڵاندا تا چەند گرنگە و بۆچی گرنگە بۆ دەبێت گرنگی پێ بدرین و بە هەمان شێوە لەلایەن ئەو شوێنانەی دام و دەستگای حکومیشن بە هەموو بەشار لە شازەکان گرنگی و ئەهمێتێکی تایبەتی هەیە. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمە لەسەر بابەتی سیستەمی میکانیکی لە هەر شوێنێکدا کە پێویست بێت چۆن دەبێت گرنگی پێ بدرین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک لوقمان ئەحمەد ئەندازیاری میکانیکە. خۆ بەخێر مەبەست چیە لە سیستەمی میکانیکی ئەگەر بۆمان باسکەی بە کامە دەوترێت سیستەمی میکانیک؟ بەنای خۆی گەورە میرەبان سەرەتا زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە دەرفەتان ڕێخست بە ئەوەی باسخواسێ بکەین لەسەر سیستەمە میکانیکەکان. ئەگەر دەرفەتم بی پێشەوەی باز لە سیستەمە میکانیکەکان کەم باس لە دیزاینکردنی بینا و باڵەخانەکانەکەین. ئێمە کاتێک کە بینایەک یان باڵەخان یان خانوویەک دروست دەکرێت گومانی تیانی هەنگاوی یەکەم ئەندازیاری تەلارساس ڕۆڵی سەرەکیە بینێ. بۆ نمونە تۆی بەڕێز ئەتەوێ خانوویەک بکەیت یان بۆ سەرمایه‌دارێک ئەیەوێت بۆ پرۆژەیەکی سەکەنی پرۆژێکی نیشتە جێبوون کە سەرەتا ئەبێ کۆبوونەوەیکی دووقۆڵی لە نێوان ئەندازیاری تەلارساس میعماری لەگەڵ خاوەنی پرۆژەکە بکرێت. جا خانوو دروستکردن یان پرۆژە بێت. لێرەدا ئەو ئامانجەی کە خاوەن پرۆژەکە هەیەی ئەیدا بە ئەندازیاری تەلارسازەکە. ئەندازیاری تەلارسازەکەش لە ڕوانگەی ئەو تێگەیشتنەی کە بۆ دیزاینەکان هەیەی طبعاً بێ ئەزمونێکی تایبەتیە بێ ڕاوێژکار بێ زیاتر لە 15 ساڵ لەو بارەدا بێ دێ دیزاینێکی سەرەتایی ئەکا لە ڕوانگەی ئەو گفتوگۆیی دووقۆڵی نێوانیان. پاشان لێرەدا کە دیزاینێکی سەرەتایی کرد شۆڕە بێتەوە بۆ بارە جیاوازەکان. لێرەدا بواری تەلارساس دێت کۆبوونەوەیەک ڕێخە بۆ ئەندازیاری تەلارسازی تر، بۆ ئەندازیاری شارستانی، ئەندازیاری میکانیک، ئەندازیاری کارەبا، ئەندازیاری ئایتی. واتە هەنگاوی یەکەم لە دروستکردنی بینا و باڵەخانەکان ئەندازیاری تەلارساز بڕیار لێدا. لەناو ئەو بەشەی کە ئێمە باسمان کرد لەناو ئەو بەشانە بەشێکەیە پێوترێ سیستەمی میکانیکی. طبعاً سیستەمە میکانیکەکان بە شادەماری بینا و باڵەخانەکان ناوەبرێ. ئێمە لە ستانداردە نێودەوڵەتەکانە کاتێکە بۆ منە دیزاینی بینا و باڵەخانەکانە کرێ ئێمە 5 تا 6 سیستەمی میکانیکیمان هەیە. یەکێک لە سیستەمەکان بریتێ لە سیستەمی ئاو و ئاوەڕۆ. سیستەمێکی ترمانە پێوترێ سیستەمی ساردی و گەرمی. طبعاً ئەمانە مشتەرەکن لە نێو خانوو ئاسایی لەگەڵ بینا و باڵەخانەکان. سیستەمێکی ترمان پێوترێ سیستەمی غاز، ئەو غازەی کە هەمومان بۆ چێژلێنان بەکارهێنین. سیستەمێکی ترمانێ پێوترێ سیستەمی ئاگرکوژانەوە کە ئەمەش بە هەمان جۆرە لە باڵەخانە هەیە لە ماڵە هەیە لەوانەیە لە ماڵە بچوو کرابێتەوە بۆ پاودەرێکی بچووک کە بەداخەوە لە 180 زیاتر لە ناو ماڵەکانان نیە. و سیستەمی هەواگۆڕکێمان هەیە. سیستەمی هەواگۆڕکێکانمان لە ناو ماڵەکانە ئەبێ لە چەند شوێنێکی تایبەتە هەبێ. بۆ نمونە لە ناو مشتەمەلاتەکانە لەگەڵ تەوالێت زائیدە مشتەمەلات زائیدەن ئەو شوێنانی کە بۆن دەرەکە پێویستە هەبێ. و سیستەمی کۆتایش مەساعیدەکان کە لە پرۆژە نیشتە جێبوونەکانە پێویستە هەبێت. کاک لوقمان تەلەفۆنیش بۆ هەڵ ئیشکراوەتەوە. کاک لوقمان باسێک لەوە بکەین ئایا لە کوردستانە ئێمە ئەو هەڵانە چییە کە لە سەرەتاوە ئەیگرینە بەر هەر بەڕاستی ئەتوانین بەم شێوازە بەم ڕێکارە یەکسەر دەستکەین بە دروستکردنی بیناخانە و باڵەخانەیەک یانەوە تا ئەمە ڕەچاو ناکرێ بەداخەوە؟ بێگومان نەخێر. ئەگەر لە خانوویەکی ئاسایی وەریگرین من حەز دەکەم نمونەیەکی زیندوو باس بکەم کە هاوڵاتیان لێمان تێبگەن. من ئێستا بۆ خۆم لە ناو خانوویەکەم کە چووم دروست کراوە باشە، یعنی بۆ نمونە سەقفدا پۆشراوە جبسم بۆ هین سەقفی کنافە تۆ بەس ماڵەکە دەگوازی میکانیکەکەی و بەدڵ نەبووە 100% بۆچی گەورەترین گرفت لە نێو خانووەکان بریتەوەی لەوەی دیزاینێکی نییە. یعنی ئێمە کاتێک کە بۆ نمونە خانوویەکەکرێ لە کۆتایە شتێکە پێوترێ ئەزبیڵ واتە هەڵگرتنەوەی نەخشەکە. بۆ نمونە بۆری ئاوەکەم لە کێوە ڕۆیوە، بۆری مەجارێکە لە کێوە ڕۆیەوە، سیستەمی دەکرد. ئێستا من لە ناو ماڵی خۆمە کێشەی سیستەمی دەکتم هەیە
نازانم ئەمەوێت دەکتەکەم بگوازمەوە نازانم هێڵە سەرەکیەکەم لەکوێوە ڕۆیوە ناشتوانم سەقفەکەم تێک بەم لەبەرەوەی سەقفی کنافە ئەمەوێ فەرعێک ئاوی گێرم بێنم بۆ نمونە بۆ مەتبەخەکەم سیستەمی شۆڤاژی تایە ئەمە لە شۆڤاژەکەەوە نازانم لەکوێوە بێنم لەبەر ئەبێ ئەرزەکە هەمووی هەڵتەکەنم لە 6 شوێنەوە تا ئەگەم بەلقێک ئەگەر من دیزاینێکم هەبێت ئەگەر خاوەن ماڵە بەڕێزەکان بۆ منە دیزاینێک بکەن کەواتەیەکێک لە گەورەترین هەڵەکان بریتێلەوەی کە ماڵ و خانۆکانمان دیزاینی نییە ئەگەر دیزاینی هەبێ بۆ نمونە من بەلوعەیەک مەشکێ ئەچم ئەو ڤاڵڤە ئەگرمەوە کە تایبەتە بەوە ناچم بۆ منە سەرجە ماڵەکە قەتعکەم کەواتە نەبوونی دیزاین لە ناو ماڵەکانەوەتە خەریتە نەخشەیەک لە ناو ماڵەکانماندا نییە بۆ ئەوەی ئێمە لە کاتی سیانەدا لە کاتی بوونی کێشەیەەکە ئێمە بتوانین بچین ڕێگە چارەسەرەکە بدۆزینەوە یەکێ لە گرفتە گەورەکانی تر بریتێ لە بۆن دەرکردن لە ناو مشتەمەلاتەکان لە ناو تەوالێتەکانە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کاتی ئێمە خانۆکانمان چۆڵەکەین بۆ ماوەیەک ئاو ناڕێژین تەمان لە ناو هەموو بەلوعەیەکە لە ناو هەموو ئاوێکی مەخسەلا ئێمە پیتراپێکمان هەیە شێوەی حرفی ئێسە کە بڕێ ئاوی تیاکۆ ئەبێتەوە ئەم ئاوە ناهێڵێت بۆنی ناو مەجاریەکان بگەڕێتەوە ناو ماڵەکان بەڵام کاتێک کە چەند ڕۆژێک تۆ ماڵەکەت چۆڵەکەیت بەجێ هێڵی ئەم ئاوە بە مروری زەمن وشکە بێتەوە ئەو کاتە بۆنەکە ئەگەڕێتەوە ناو مشتەمەلاتەکەیان ناو مەخسەلەکە تۆوە هەستەکەیت بۆ نمونە گەلیەکەت گیراوە ئەمە گەورەترین گرفتە بەڕاستی کە هاوڵاتیان پێوەی ئەناڵێنن لەبەر ئەوە بۆ نمونە ئەگەر تۆ تەوالێتێک تێ مشتەمەلاتێک تێیان سنگێک تێ کەم بەکاریهێنی بابەلانی کەمەوە 1-2 ڕۆژ جارێک تۆزێک ئاوی پیا بکە بۆی ئەو بۆنە نەگەڕێتەوە ناو ماڵەکەتە کاک لوقمان بە گوێرەی ئەزمموی جەنابەت ینی هۆشیاری خەڵکی ئەمە چۆنچۆنیە بۆ بابەتانی کە جەنابەت باسە کرد لە ینی گرنگی بات بە سەلامەتی ئەو سیستەمەکە هەیە و سیستەمەکە خۆی بە دیزاینێکی جوان ینی جێبەجێ بکات چۆن گرنگی ئەدات بە جوانکاری ماڵەکەی ڕووکەشی دەرەوەی ناوەی ینی ئەوە من بەڕای منەمە زۆ گرنگترە چکە ئەبێتە مای پاراستنی ماڵەکە یەکسەر بیریش لە تێچۆکێکەنەوە زۆر تێچۆکی ڕاستە ئێمە ئێستا ئەم کێشەیە لە ناو باڵەخانە بەرزەکانە بۆ نە شوێنەکان نیشتەجێبوون تا ڕادێک حکومت کۆنتترۆلی کردووە ناهێڵێت بۆ نمونە تۆ باڵەخانەیەکە بێ سیستەمی حریقی تیانە بێت بەڵام لە ناو ماڵە بۆ نە سیستەمێکی غازدانێ پێی ئەڵەی تۆ حاسەیەکدا بنێ خوانە خواست ئەگەر لێچوونێک هەبوو با بۆت ئینکە یعنی حاس بزەبت حاسێ لەوانە بە $20 بێ $25 بێ ئامادە نییە تێچووی $25 با بۆ پاراستنی خۆی بەڵام وەگوتم لە پرۆژە نیشتە جێبوونەکانە خۆشببختانە ئەمە لەلایەن جیهەی حکومیەوە فەرز کراوە کە بۆن منە لە سیستەمی غازا پێویستە کۆمەڵی ڕێنمایی کۆمەڵە مەرجی توند هەیە پێویستە بگیرێتە بەر بۆن لە سیستەمی فایرفایتینە سیستەمی ئاگرکوژانەوە ئێمە وەگەزانین ڕۆژانە بە تایبەتی لە وەرزی هاویندا کە ئێستا پلەی گەرما بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زۆر بوون ئەمیش هەمووی بەهۆی ئەوەی کە ئەو پرۆژانە ئەو شوێنانە ئەو کۆگانە بەداخەوە هیچی پابند نین چونکە ئێمە ئەزانین کەوتنەوەی ئاگر لە سەرەتا لە نقطەیەکی بچووکەوەیە بۆ منە خوا نەخواستە ئاگر لە شوێنێکاکەوێتەوە ئێمە ئەزانین لە 3 مەتر بۆ 4 مەترایە ئێمە عقولە تۆ کە دوای سەعاتێک سەیرەکەی هەم تەواوی ئەو کۆگای تەواوی ئەو شوێنە سووتە ئەگەر سیستەمێکی کۆنتترۆلی بۆن من ئاگر کوژانەوەی ڕێکوپێک هەبێ گومانی تیانە لەوانەیە زەرەرەکە بۆنە لە 3 مەترابێ وەتوانی بیکوژێنیتەوە بەڵام بەهۆی پابەت نەبوون بەهۆی ئەوەی کە زۆر قسەکەی جەنابەت کە زۆر بیر لە تێچوو ئەکرێتەوە کابرا بۆنە باڵەخانەیەک کۆگایکی کردوای $3-4 ملیۆن ئامادە نییە 5-6 دەفتەر با بە سیستەمێکی ئاگر کوژانەوە کە ئەبێتە فریا ڕەخسی لە کاتی کەوتنەوەی ئاگردا باش سەرەتا تۆ کە تێچوویەک خەرجەکەی بۆ ئەم بابەتانە ئەکرێت لە داهاتوە ئەسڵان تێچووی تریشت بۆ بگەڕێتەوە یانی ڕەنگە سەرەتا بڕێ پارێک خەرجکەی بەڵام تۆ کاتێک سیستەمێک بە ڕێکوپێکی دانی ئەوە لە داهاتوە هیچ گرفتێک بۆ دروست ناکات ڕەنگە ئەسڵان تێچوویەکی زۆریش بۆ بگەڕێت زۆرەکە سەلامەت بێ تێچوو ماڵەکە بۆ گەڕاوە بە دڵنیاییەوە زۆر جاری وایە تۆ ئەتەوێت تێچوویەک بگێڕیتەوە بەڵام لە کۆتایی بێتە چەند هێندە ئەو نمونەم باس کرد من بۆ نمونە ئەمەوێت ماڵەکەم شوێنێک ئەمەوێت گەچکاریکەم ئەڵم پێم بغەدرە $50 بەم بە وەستایەکی شارەزا و لێ هاتوو بێم ئیشەکەم بۆ بکە ئاچم خۆم فەردەیە گەچێنم خەریکی ماڵەکەی خۆمە بم بەڵام لە نیوەی ئیشەکە لێم سەقەتە بێ بۆ ڕاستکردنەوەی ئەو ئیشە هەڵەی کە خۆم کردومە لەوانێ $100 بم
ئەمێ بۆچی لە سەرەتاوە ئێمە هەر ئیشە و نەیدەیت ئەمە بوارەکەی خۆی من حەزەکەم نمونەیەک باس بکەم لە ناو بواری میکانیکە ئێمە 6 اختصاسمان باس کرد بۆ نە باسمان لە سیستەمی ئاو مەجاری کرد باسمان لە سیستەمی ئاگرکوژانەوە سیستەمی ساردی و گەرمی مەسەعەت ئەندازیاران ڕاستە ئەبێ ئەندازیاران میکانیک شارەزا بن لە تەواوی ئەم بوارانە بەڵام ئەبێ مختص وەرگرن من خۆم 15 ساڵە تەخەڕوجم کردو ئەندازیاری میکانیکم بەڵام ڕێگە بە خۆم نادەم بۆ من ئاو مەجاری دیزاین بکەم لێزانم من اختصاصێکم وەرگرتووە لە بواری LPG سیستەم غازی ماڵان لەگەڵ ئاگرکوژانەوە لەگەڵ سیستەمی ساردی و گەرمیە ئەوەی تر جێ هێڵم بۆ کەسێکی پسپۆر لەو بوارەیە بۆ من لە بواری ئۆتۆمبیل زانینە یعنی من زۆر جار برادرانم ئەڵێن تۆ بۆچی لە بواری ئۆتۆمبیلە هیچ قسەیەکت نییە هیچ بڵاوکراوەیەکت نییە ئەڵێم بواری ئۆتۆمبیل زانی کە ڕاستە بەشێکە لە میکانیک بەڵام کەسانی پسپۆڕێک کە خۆیان تایبەت کردو بۆ بوارە کەواتە ئیشی من نیە ڕاستە ئەبێ وەکو میکانیکێک شارەزایەکم مەبێ بۆ خۆم بەڵام پێویستە هەموو ئەندازیارێک تەخەسوسێک پسپۆڕێک وەرگری لە بوارەکەی خۆی بۆ ئەوەی بچێتە ناو دیتێڵاتەکانەوە ئەم سیستەمانی کە ئێمە باسمان کرد هەر یەکێک گومانی تیانە کۆدێکی تایبەت بە خۆی هەیە کە ئەم کۆدانە لەلایەن کێوە دانراوە لەلایەن کەسانی وەکو ئێمەوە چۆتە ناو بوارەکەەوە بۆ من ئاگرێک کەوتۆتەوە کە ئاگرەکە کەوتۆتەوە لیژنەیەکی بۆ پێکێنراوە ئەم لیژنە سپۆر بوون هاتوون بۆ منوتیانە هۆکاری کەوتنەوەی ئەم ئاگرە بۆ نمونە ئەوە بووە کە ئەم سیستەمەیتیانە بووە یان هەڵەی مرۆڤەکان بووە هاتوون زانیارەکانیان کۆ کردوێتەوە لێرە کردوانە بۆ بە کۆدێکی وەکو NFPA ساڵی داهات و ڕووداوێکی تر ڕووی داوە سەیریان کردو کۆمەڵە شتی تر زیای کردووە بەداخەوە ئێمە لیژنەی تحقیقات لیژنەی بەداڵاچوونانەی لە کاتی کەوتنەوەی کارە ساتەکانە بەڵام بەداخەوە ئەمانە کەڵکی لێوەرناگیرێت هەمان ئەو کۆدەی کە من باس یەکەم هەمان ئەو بە دواداچوونانێک کە بۆ منە بەرگری شارستانی خۆمان ئەچێ بە دوایە راپۆرتێکەدا ئەم راپۆرتەی ئەبێ بتە کۆدەکە بەڵام لای خۆمان بەداخەوە یعنی هاتا ئێستا نەگەیشتون بەوەی کە کەڵک لە ڕووداوەکان وەرگری ڕووداوێکەکەوێتەوە لە هەولێر سیرەکەی لە سلێمانی بە دوای ڕووداوەکەوێتەوە سیرەکەی بۆ من لە دوهۆک نەفسی دووبارە بوونەوەی هەڵەکان لە هەمان شوێنەوە وڵا کاک لوقمان من ئەو پرسیارم هەبوو پێش ئەوەی کە ڕووداوەکان ڕووبدا پێویستمان بە پشکنینی خولیش هەیە بۆ ئەو سیستەم میکانیکی کە دامانناوە کە ئێمە ڕەنگە ئەگەری هەیە ئەم سیستەمە تێک بچێ پشێوێک کێشێکی بە دروست بێ ئەمەش گرنگە بۆ ماڵەکان بۆ باڵەخانەکان کە زوو چێک بکرێتەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەو سیستەمانی کە باسمان بۆ نە سیستەمی غاز ئێستا خۆشبەختانە تەمان لە دوای ڕووداوەکان بۆ منە وەزارەتی نەوت و کانزاکان بۆ منە کۆمپانیایەک دامەزراوە لێرەدا کە سیستەمی غازەکان چێکەکاتەوە بەرگری شارستانی هەر خەریتەیەکی بۆنە سیستەمی حریقکە چێکەکرێتەوە و بۆ نمونە ئاو دایرەی ئاو سیستەمەکان چێکەکرێتەوە بۆ نمونە کاتێک کە خانوویەکی تۆی بەڕست خانوویەکەکەی کاتێک کە تەواوە پێش داپۆشینەوەی بۆ من لە ئاوەکەت لە مەجاری پێویستە تێست کرێ بۆی خوا نەخواستە تۆ ئەگەر تێستی نەکەیت لە کاتێکا کە بۆ نەچی منتۆت کرد و کۆنکریتی کرد لێچوون هەبێ گومانی تیانەکە ئەمە کارە ساتەکانە بێتە دووجار و سێجار و لەوانەیە زەرەر بە ماڵەکانی چواردەورت بێ ئەمە یەکێکە لە گەورەترین گرفتەکان من خۆم هەر لە ماڵی خۆمان هەفتەی پێش و یعنی گرفتێکمان هەبوو تەڕەشوعێکی گەورە بە دیوارەکەمانەوە بوو بڕواتە بێ لە دوو لاوە بەس لەبەر ئەوەی یعنی حەزم کرد نەچم بۆ ماڵی دراوسەکەمان عەزێتی نەدەم لە دوو لاوە ماڵەکەی خۆمانم شکان سەیرم کرد هیچ نەبوو کە کاتێک سەیرم کرد چوین بۆ ماڵە دراوسەکەمان سەیرەکەین بۆری گەلیەکە نەچۆتە شوێنی خۆی کاتێک کە جل ئەشۆن لە غەسالەکە و ئاوەکە بە چواردەوری ئەو بۆریایەتە دەرەوە ئەی دزێ و یەتە ماڵی ئێمە یعنی ئەمە یەکێکە لە گەورەترین گرفتەکان کاتێک کە بۆنە سیستەمەکان چێک نەکرێتەوە تۆ لەوانەیە زەرەرەکە تەنیا بە ماڵی خۆتەوە نەوەستێ لەوانێ بچێتە ماڵەکانی دراوسێ بێتە مای بێزاکردنی دراوسەکانیشن بەڵێ کاک لوقمان لە شەقام و ڕووداوەکانیات و چۆشە ینی زۆر جار ئەم بابەتە بەدیەکرێ ئەو بۆچی ینی ئەگەڕێتەوە تەنکەرێ بۆ پەڕی ئەوە گڕەگرێ ینی تا چەند گرنگی بەم بابەتی سیستەمە بدات کە جەنابەت ئاماژت پێ بنسبت تەنکی مەبەستت ئەگەر تەنکی غازیان تەنکی گاز بێت طبعا گومانی تیانە کە ئێمە وەک باسم کرد ڕێنمایی هەیە لە کۆدەکانە وەرگیراون بۆ نمونە ئەگەر تەنکیەک 20,000 لیتر هەڵگرێ کۆمەڵێک ڕێنمایی بۆ دانراوە کە لە کێو بڕوا بە چ سایدێکا بڕوات بە خێراییەکەی نەبێتە مایی ئیزدیحامی سەر شەقامەکە نەبێتە مایی بێزارکردنی خەڵک لە کاتی خوانە خواستە ئاگرێکەوێتەوە چۆن بە چواردەوری خۆیان زنجیرەیەک دروستکە کە زەرەر نەگوازێتەوە بۆ چواردەورەکە لە کۆدەکەی پێ بێ بزەبێت یعنی
لە کۆدە نێودەوڵەتیەکانە ئەمانە هەمووی ئاماژەی پێکراوە بەڵام ئەگەڕینەوە بۆ ئەو خاڵە بەداخەوە تا چەنە ئەم ڕێنمایانەکە هەیە لە ناو کتێبەکانە ئێمە جێبەجێەکەین حەزەکەم ئاماژە بە شتێک بەم چونکە ڕووداوی ئاگرکەوتنەوە زۆر بووە لە ساڵی 2025 ئەنجومەنی وەزیران کتێبێکی ڕێبەری دەرکردو لەسەر سیستەمی فایرفایتین نزیک ئەبێتەوە لە 2000 لاپەڕە یعنی کتێبێکە بەڕاستی زۆر کەڵکی لێوەرەگیرێت ئەگەر جێبەجێ بکرێت بەڵام لە شوێنێک بووم لە وتەبێژ یەکێک لە شارەکانی کوردستان پێم وت بۆ ئەو ڕێبەریەوتی ئێستا بەدەست من نەگەیشتووە وتم لە ساڵی 2025 ئەم کتێبە ئەنجومەنی وەزیران چاپی کردووە چۆن تا ئێستا بەدەست تۆ نەگەیشتووە یعنی ئەمەیە گرفتەکە یعنی من خۆم خوێندومەتەوە لێتان ناشارمەوە ئەوەی کە لە کۆدە نێودەوڵەتیەکانە هەیە لەوەیە هەیە بەس ئایا بۆ جێبەجێ ناکرێت ئەگەر جێبەجێ بکرێت من وەک ئەندازیارێکی میکانیک کە لە بواری سیستەمی فایرفایتین ئیشەکەم دڵنیام ڕووداوەکانی ئاگرکوژانەوە هێندە کەمە بێتەوە کە ناگاتە سۆشیال میدیا بێگومان کاک لوقمان باز لەوە بکەین کە لە کۆتاییدا بەرنامەکە گرنگترینە و شتانەی چین کە پێویستانی ڕەچاو بکرێت بە تایبەتی تر بۆ کەسانی کە خانوویەکێ دروستی بکات تا چەند گرنگە چاو لە تەقلیدی جاران نکاتەوە گرنگی بەم بابەتە بداتەوە بۆ پاراستنی ماڵ و بناڵ و سەلامەتی ماڵەکەی زۆر ڕاستە طبعا جاران کاتێک کە خانوویەکەکرا بۆ نمونە یەکسەر ئەچوون وەستایەکیان هێنا وەستاکە بۆ ئاویە کرد مەجاریە کرد بوو بەریدەی بۆ دائەنان ئێستا زۆر گرنگە تۆ دیزاینێکی ڕێکوپێک لەلایەن ئەندازیارێکی شارەزاوە بکەیت دواتر تەنیا تەسلیمی وەستاکەی نەکەیت و جێی بێڵیت ئەبێت چاودێری وەستا بکرێت ئێمە وەستای زۆر شارەزامان هەیە بەس وەک باسم کرد وەستاکە لە خەڕائیتا لەوانەیە نەتوانێت کۆمەڵە دیتێڵاتی ورتەیە کە بەپێی کۆت هەیە جێبەجێکە ڕاستە مەهارەی هەیە دەستی بۆ نمونە شارەزایە ئەتوانێت ئیشەکە بەڕێک و پێکی بکە بەڵام لە خوێندنەوەی خەڕائیتا ئەبێ ئەندازیاری میکانیک لە سیستەمە میکانیکەکانە سەرپەرشتی بینا و باڵەخانەکان کە وە لە کۆتاییدا ئەبێت ئەزبیڵتێکی تایبەت کرێ بە هەموو خان و بینا و باڵەخانەکان بۆ ئەوەی تۆی هاوڵاتی بەڕێز تۆی خۆشەویست کاتێک کە ئەچیتە ناو خانۆکەتەوە خوا نەخواستە کێشەیەکت بۆ دروستە بێ یان زۆرێک لە خانمان داوای گۆڕانکاری ئەکەن ئەبێت تو خەریتەیەکت لەبەردەستا بێت بۆ نمونە بزانی ڤاڵڤی ئاوی بۆ نمونە کیچنەکە مەتبەخەکەت لە کێوە ڕۆیشتووە بچیت ئەوە بگریتەوە یان بۆ نمونە سیستەمی شۆفاژەکەت بە چ ئاراستەیەکە ڕۆیوە یان ئاوەڕۆکەت خوا نەخواستە ئەشکێ بۆی بزانی بە چ ئاراستەیەکە ڕۆیوە لەبەر ئەوە لە کۆتاشتا ئەبێ خەریتەیەکت هەبێ تەواوی زانیاریەکانی خانۆکەی خۆتی تیابێ یعنی ئەمە سادەترین مافی هاوڵاتیە کە خەریتەی ماڵەکەی خۆی ئاراستەی هەموو ئەو بۆری ئەو دەکتانی کە لە ناو ماڵەکەی خۆیان هەیە بیزانێت بۆی وە گوتم لە کاتی بوونی کێشەیە یعنی بتوانێت بە ئاسانترین شێواز چارەسەریکە نەوەکو بۆ نمونە تەلەفۆن کا بۆ ئەبێ ئەو وەستایە بدۆسە زۆر جاروای لێ هاتووە بۆ نە تۆ ئاوەڕۆیەکی بۆ ماڵەکەت کردووە ئەبێ بچی ئەو وەستایە بدۆزیتەوە کە ئاوەڕۆکەی وەختی خۆی بۆی کردی ئەویش هەتا کاتێکت بۆ ڕێخا و بێ وەڵا ئەوە بزانم لێرەوە ڕۆی لێرە بەوانە ناڕات تۆ کە خەریتەکەت لەبەر دەستا بۆ ئەو ئەزبیڵتە ئیتر ڕێگە ڕاستەکە لە بەردەمی تۆیە و ئەتوانی خوا نەخواست لە هەر حاڵەتێکە بتوانی سیانە خۆت بکەیت زۆر سپاس دەکەم ڕێز کاک لوقمان ئەحمەد ئەندازیاری میکانیکی خوا بەخێر بێ سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس